داری بەڕێز گەیلان حاجی سعیدمان کردووە بەڕێزیان سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی هەولێرن ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵما بن. بەڕێز گەیلانم کاتت باش سڵاوت لێبێت. بەڕوونی پێمان بڵێ ئەم کێشەیە ئایا چارەسەر ئەکرێت یان ڕێگە چارەسەرێکی هەیە یاخود نا؟ سەرەتا زۆر سوپاس، سڵاو و ڕێزم بۆ بینەران و بیستەرانی تەلەڤیزیۆنی کوردستان 24. هەروەکو ئاگادارن ئەو بابەتە ماوەیەکی زۆرە لە نێو بازار و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی گفتوگۆی لەسەر دەکرێ و بۆی بگەنە ڕێکەوتنێکی هاوبەش کە کاریگەری نەبێ لەسەر بازرگانان و لە کۆتاییشدا لەسەر هاوڵاتی. بەداخەوە حکوومەتی فیدرالی تاگلایانە ئەو بڕیارەی جێبەجێ کرد بەبێ ئەوەی بگاتە ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و کاریگەریەکانی کەمتر بێ لەسەر هاوڵاتی و بازرگانانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی. ئێمە وەکو ژووری بازرگانی پیشەسازی هەولێر هەر لە زووەوە ینی ڕێنمایی یاخود ڕەخنەکانی ئەو بابەتەمان خستۆتە بەردەستی یەکێتی ژوورە بازرگانیەکان و پێشنیارەکانی خۆمان پێدا. کاک گەیلان ڕەخنەکانتان چییە؟ ینی حەزەکەم بۆی بینەرانیش لایەن ڕوون بێت ڕەخنەکانی ئێوە چییە؟ خۆتان دەزانین ئەو کێشە گەورانە چییە بۆ ئێوەی بازرگان دروست بووە؟ حکوومەتی فیدرالی بەڵێ لە سەرەتای کێشەکان هەروەکو دیار بوو کە حکوومەتی فیدرال داوای ئەوەی دەکرد کە کارگە و کارخانەکانی ئێمە لە حکوومەتی فیدرالی دووبارە تۆمار بکرێنەوە. دواتر کۆمپانیەکان بە هەمان شێوە دەبواە لە عێراق تۆمار بکرێنەوە ئەگەر نانیان دەتوانی بەشدار بێن لە دۆلاری هەرزان کە بانقی مرکزی پێیان دەدا. و لە دواتر هاتە سەر ئەوەی کە سیستەمی ئەچێسکۆدا پەیڕەو بکرێت لە سەرتانسەری عێراق، بەڵام ئەوە بوو ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە لێژنەیەکی تایبەتمەند بۆ ئەو کارە لە گفتوگۆدا بوو لەگەر حکوومەتی فیدرالی بۆی بگەونە ڕێکەوتنێکی هاوبەش لەسەر سیستەمی چێسکۆدا. بەداخەوە تاکو ئێستا نەگەیشتنە ڕێکەوتنێک و ئەوە بوو لە یەکێکەوە سیستەمی چێسکۆدا لە سەرتانسەری عێراق جێبەجێ کرا. هەروەها جگە لەوەی سیستەمی چێسکۆدا کە جێبەجێکرا پێناسەی گومرجی تازە کە ئەویش جێبەجێکرا کە بەداخەوە کاریگەریەکی نەرێنی لەسەر هەموو عێراق و لەسەر بازرگانان و لە کۆتاییشدا لەسەر هاوڵاتی دروست کرد. باشە بەڕێز گەیلان ئەو باجەی کە ئێستا ئەو پێناسە گومرگەی کە ئێستا جێبەجێ کراوە ئەگەر لە دەرەوەی سیستمی ئەسیکۆدا هاوردەی کاڵابکەی هەر جێبەجێکرێت لەسەری؟ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا نەچوینەتە ژێرباری سیستەمی ئەچێسکۆدا و ئەو پێناسە گومرجەی کە ئێستا لە خوارو جێبەجێ دەکرێت پێناسەیەکی تازەیە بە پێی سیستەمی ئەچێسکۆدا. بۆ نمونە پێشتر لە مەرزەکان یاخود لە سنووری قەسر کە کاڵایەک دەهات بە پێی کۆنتێنەر یاخود بە پێی تاریفی پێناسەی پێشووتر ڕسوماتی گومرجی لێوەردەگیرا و ڕسوماتی بازی لێوەردەگیرا، بەڵام بە پێی ئەو سیستەمە تازەیە کە بۆی دانراوە سیستەم پێناسەکە یەکجار زۆر بەرزە و بۆتە هۆی نیگەرانی بۆ بازرگانان و بۆ باشە ئێستا ئەو سیستمە نوێ لەسەر بازرگانانی هەرێمی کوردستان جێبەجێکرێت؟ تاکو ئێستا هەرێمی کوردستان سیستەمی چێسکۆدای جێبەجێ نەکردووە، بۆیە تاکو ئێستا لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە، بەڵام هەرێمی کوردستان زەرمەند دەبێت لەو جێبەجێکردنەی سیستەمی چێسکۆدا لەبەرەوەی ئێستا کۆمپانیاکانی ئێمە ناتوانن سوودمەند بن لە دۆلاری نرخی بانقی مرکزی و بتوانن بازرگانی ئەنجام بدەن لەبەر ئەوەی ئەوان تاکو ئێستا سیستەمی چێسکۆدایان نییە و زۆربەی کۆمپانیەکانی ئێمە بۆ نمونە لە سنووری ئیبراهیم خەلیل و سنوورەکانی تر کاڵە هاوردە دەکەن کەواتە لەوێ سیستەمی چێسکۆدا جێگیر نەکراوە. داوایان لێ کردوون کە ئەم سیستمە لە هەرێمی کوردستانیش جێبەجێ بکەن بەڕێز گەیلان؟ بێگومان لە گفتوگۆکان لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان داوا کراوە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانیش پێم وایە
مەرجی خۆی هەیە بۆی سیستەمی چێسکۆدا لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ و دەبێت تایبەتمەندی هەرێمی کوردستان لە بەرچاو بگیرێ و دەبێت کۆمپانیاکان و کارگە و کارخانەکانی ئێمە لە بەرچاو بگیرێن کە لە هەرێمی کوردستان هەیە و بەپێی تایبەتمەندی هەرێمی کوردستان پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان لاری نەبێ ئەگەر تایبەتمەندی هەرێمی کوردستان لە بەرچاو بگیرێ و بچێتە نێو سیستەمی چێسکۆدا. باشە ئەو سیستمە بەڕای ئێوە بە ئەزمموی ئێوە کە لەو بوارەدا کارەکەن و بازرگانیەکەن پێ دوایە ئەم سیستمە بۆ ئابووری عێراق بەگشتی و بۆ هەرێمی کوردستانیش بە تایبەتی چەند گرنگە؟ ئێمە پێمان وایە ئەگەر سیستەمەکە گشتگیر بواە تایبەتمەندی هەرێمی کوردستان لەبەر چاو گیرابە و بازرگانان و خاوەن کارگە و کۆمپانیاکانی ئێمەش وەکو ئەوان بیان توانی با لە هەموو ئەو ئیمتیازاتانەی کە بۆ شەریکاتەکانی خۆیان هەیە بۆ ئێمەش هەبایە ئێمە پێمان وانێ خراپ بواە یا خود بە گشتگیر با بە شەرتێک بەڵام جگە لە سیستەمی ئچێسکۆدا ئێستا ئەوەی کە جێی نیگەرانیە ئەو پێناسەیە تازەیە کە بەپێی سیستەمی ئچێسکۆدا بچێتە بواری جێبەجێکردن پێمان وایە دەبواە بە دراسەیەکی ورتر بکرێ و بە شێوەیەکی مفاجئ نەکرێ بۆی بازرگانان و هاوڵاتیانی ئێمە زەرەرمەند نەبن چون ئێستا جگە لە ئێمە کە زەرەرمەندین لە هەرێمی کوردستان ئێمڕۆ لە ژووری بازرگانی بەغدا گەورەترین ناڕەزایی دەریان بڕی بازرگانانی ئەو شارە هەر لەسەر ئەو ناڕەزایەتی کە لە بەغداش هەیە کە بازرگانانی عێراقیش ئەوانیش زیانمەند دەبن ئێمە هاوکارانمان بابەتێکیان ئامادە کردووە تۆ لەگەڵمان بمێنەرەوە بەیەکەوە بینەریە بین دواتر قسە لەسەرەوەش دەکەین کە بڕیاری بەرزکردنەوەی باجی گومرگی لەلایەن حکوومەتی فدراڵەوە دەواازە سنووریەکانی پارێزگای ئەنباری ڕوبەڕووی قەیرانی قوڵ کردوتەوە. ئاڵگۆڕی بازرگانی تا ڕادێک وەستاوە بازرگان و دوکاندارەکان ناتوانن لە ئوردنەوە کەلوپەل هاوردە بکەن چونکە نرخەکەی چەند قاتێک لە سەریان نەکەوێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای ئەنبار بۆ کوردستان 24 قسەی کردووەڵێ کە هەر بەرزبوونەوەیەک لە باجی گومرگی خەڵک تەیە ئەبێتە قوربانی چونکە لە کۆتایی یا نرخی کەلوپەل لەسەر ئەوان گرانە بێت بەیەکەوە بینەریە بین. من بوابة طرابيل الحدودية حيث كان دەواازەی سنووری ترێبیل ئەو دەواازەیە کە بارەڵگرەکان تیاندا نەدەوەستان بەڵام ئێستا دۆخەکە تەواو جیاوازە هاتوچۆ بە تەواوی کەم بۆتەوە مەدانی بارەڵگرەکان چۆڵن ئەوەش بەهۆی زیادکردنی باجی گومرگی لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەم بڕیارە ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و ئوردنی وەستاندووە بازاری ئەنباریشی ڕوبەڕووی نیمچە شەلەل کردووەتەوە. سەرۆکی لێژنەی بەرگری ئەنجومەنی پارێزگای ئەنباریش بۆ کوردستان 24 دەڵێت باجی گومرگی نوێ باری سەرشانی هاوڵاتیانی قورس کردووە. هۆشداریش دەدات کاریگەری ڕاستەوخۆی لەسەر نرخی شتومەک دەبێت لە بازاردا. تداعيات اقتصادية مباشرة تمس الأسعار وفرص العمل. بضعف التبادل التجاري بين الدولة. ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان عێراق و ئوردن بەهۆی زیادبوونی باجی گومرگیەوە زۆر کەم بووەتەوە. داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین ڕەچاوی باری سەرشانی هاوڵاتیان بکەن چونکە بڕیارەکە کاریگەری لەسەر نرخی شتومەک دەبێت و لە کۆتاییدا خەڵک باجەکەی دەدات. ئێمە وەکو حکوومەتی خۆجێی پشتیوانی هەموو دەواازە سنووریەکانی ئەنبار دەکەین بە تایبەتی دەواازەی وەرید کە ئێستا نۆژەن دەکرێتەوە لە چەند ڕۆژی داهاتوودا دەکرێتەوە. تجار الأنبار بدورهم بازرگان و خاوەن دوکانەکانی ئەنبار نیگەرانی قوڵی خۆیان لا بەرزکردنەوەی باجی گومرگی دەردەبڕن و دەڵێن بەهۆی ئەو بڕیارەوە هاوردەی کەلوپەل لا ئوردنەوە کەمی کردووە چونکە تێچووی هاوردە لە دەواازەی ترێبیلەوە زۆر زیادی کردووە. نرخی شتومەک 2 هێندە و بگرە 3 هێندەش بەرز بۆتەوە. داوامان لە حکوومەتی بەغدا هەیە چارەسەرێکمان بۆ بدۆزێتەوە. المستورد مسدود حصل كيلو طماطم 2000 دينار. بەم بڕیارە نوێ هێنانی کیلۆیەک تەماتە 2000 دینار دەکەوێت. ئەوانەی ئەم بڕیارە دەدەن بیر لە ئابووری ناکەنەوە. گەر چارەسەرێک نەدۆزنەوە بازار هەمووی دادەخرێت. وفي ظل هذا الواقع يترقب التجار لە پەراوێزی ئەم دۆخە سەختەدا هاوڵاتیان و بازرگانانی ئەنبار چاویان لە حکوومەتی فیدراالیە هەنگاوی بەپەلە بنێت بۆ ئەوەی هاوسەنگی بۆ جوڵەی بازرگانی بگەڕێنێتەوە دوای ئەوەی بڕیاری بەرزکردنەوەی باجی گومرگی بۆ هەڕەشە لەسەر ئاسایشی بازار و لەرزۆکردنی دۆخی بازرگانی. من الأنبار محمد دليمي لقناة كردستان 24.
دەچمۆ لای بەڕێز گەیلان حاجی سعید گفتوگۆکەم بەردەوامی پێدەم بەڕێز گەیلان بەیەکەوە بینەر بووین کە چۆن هاوڵاتیانی عێراقیش یاخود با بڵێن بازرگانانی عێراق کێشیان بۆ دروست بۆ ئەوانیش بەدەست ئەو دۆخەوەن ئەناڵێن و پێیان وایە کە زەرمەند دەبن و دواتریش خەڵک باجەکەیدات. لە دەواازەکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە چیت بۆ بازرگانانی ئێمە یاخود با بڵێن بازرگانانی ئێمە هیچ کاڵایەک هاورداکەن؟ بەڵێ بێگومان بازرگانانی ئێمەش ئەو بازرگانانەی کە لەگەر وڵاتی ئیمارات و لەگە وڵاتی سین لەگەر چەندین وڵاتی دیکە کە کاڵاکانیان لە ڕێگەی دەریاوە دێتە بەندەری ئەم قەسەر ئەوانش تووشی بەڕاستی زەرەر و زیان دەبن بەپێی ئەو بڕیارە. ئێمە لە دوێنێ و پێرێەوە لەو چەند ڕۆژێ ڕابردووە چەندین پەیوەندیمان پێوە گەیشتووە لەلایەن بازرگانان و خاوەنکاران کە بەڕاستی زۆر نیگەرانن لەو بڕیارە. من پێم وایە دەبایە حکوومەتی فیدرالی ئەو جێبەجێکردنی ئەو بڕیارە بە دراسەیەکی ورتر بکە و ماوەیەکی دوور و درێژتر بداتە بازرگانان بۆی بازرگانان بەرچاوڕوونیان هەبێ کە ئەم بڕیارە بەو شێوەی جێبەجێ دەبێت. ئێمە وەکو ژووری بازرگانی و پشتسازی هەولێر ناڕەزایی خۆمان گەیاندۆتە یەکێتی ژوورە بازرگانیەکان هەلە زووەوە کە لە کاتی جێبەجێکردنی سیستەمی ئەچێسکۆدا جێبەجێکردنی پێناسەی گومرجی تازە ئەوە دەبێتە هۆی زیانگەیاندن بە بازرگانان و هەروەها دەبێتە ئەوەی کە هاوڵاتیش لە کۆتاییدا بەڕاستی بارگرانیەکی زۆر دەکەوێتە سەر هاوڵاتی لە کاتێکدایە کە ئابووری ئێمە ئابووری عێراق بەگشتی بەرگەی ئەوە ناگرێت لەو کاتەدا تۆ هاوڵاتی ئەوەندە باری قوڕ ئەگەر بە نمونە بۆ ئێمەی ڕوونکەیتەوە بەڕێز گەیلان بۆ بینەرانیش لەلایەن ڕوون بێت بۆ نمونە کاڵایەک ئەگەر پێشتر بای 2 ملیۆن کاڵا گومرگی چوو بێتە سەر ئەم پێناسە نوێیە ئێستا بێتە چەند بۆ نمونە کۆنتێنەرێک هاتو یاخود جۆرە کاڵایەک هاتووە کە 2 ملیۆن گومرگی لەسەر بۆ بەبێ ئەم سیستمە چەندی چۆتە سەر. بەڵێ پێناسە تازەکە کە چۆتە باری جێبەجێکردن گرانیەکەی لەوەدایە کە بۆ نمونە پێشتر کاڵاکان نرخێکی تەخمینیان بۆ دەکرا لە مەرزەکان بەپێی نرخە تەخمینیەکان ڕسوماتی گومرجیان لێ وەردەگرا. بەڵام ئێستادا بەپێ ئەو پێناسەیە دەبێ نرخی تەواوی کاڵاکە بنووسرێ کە لە وەکو دەڵێن لە پێشتر هەموو ئەو ئامارانە بدرێتە سیستەمی چێسکۆدا و بەو پێش هەم باشە لە سەری گرانتر دەبێت لەبەرەوەی ئەو نرخگەیلان لە هیچ شوێنێکی دنیا باویەوە نەماوە کە بە خەمڵاندن بە گۆترە گومرگ و باج وەرگیرێت بە سیستمە و بە پێوەری هەیە. ئەم هەنگاوی عێراق ئێستا ناوێتی بۆ چییە؟ ینی پێتان باش کێشەکە لەکوێ بە دیاری کراوی؟ کێشەکە لەوەدایە کە بڕیارەکە لە ناکاو بوو و بازرگانان تەوەقعی ئەویان نەدەکرد کە بەو شێوەیە بازی کاڵاکانیان ئەوەندە گرانتر بێ و پێناسەی گومرجی ئەوەندە بچێتە سەر. بۆ نمونە پێشتر لە ئەگەر ئۆتۆمبیلی هایبرێت بە نمونە بێنینەوە کە ئەوە ئەسڵەن بە خشرا بوو لە گومرگ هیچ گومرگێکی نەبوو، بەڵام بە پێ و پێناسەیە 15 گومرجی دەچێتە سەر جگە لەوە 8 بازیشی دەچێتە سەر کەواتە 123 گرام بوون بەخۆوە دەبینێ هەر ئۆتۆمبیلێک کە ئەگەر بە نمونە بێنەوە ئۆتۆمبیلی بۆ نمونە کارەبایی هایبرێت کە باسی لێوە دەکرێت ئەوە گرانیەکی یەکجار زۆر دەخاتە سەر. باشە ئێوە بیرتان لەوە کردوتەوە سکاڵا تۆمارکەن لە دادگا چونکەوتە پەرلەمانیش ناڕەزایەتی دەربڕیوە لەو پێی وایە کە ئەوە نادەستوریە ئەو بڕیارە. ئێوە بیرتان لەوە کردوتەوە سکاڵا تۆمارکەن لەسەر بڕیارە؟ بەڵێ ئێمە لە دوسێ ڕۆژی ڕابردوو لەگەر چەند ئەندام پەرلەمانێکی بەڕێز کە لە پەرلەمانی عێراقن کە ئیمڕۆ کۆبنەوەیان هەبووە لەسەر ئەو بابەتە گفتوگۆمان کردووە و ڕێی خۆمان وەکو ژووری بازرگانی پێڕاگەیاندون و خاڵەکانی کە ئێمە لی ناڕازین بەوانمان ڕاگەیاندووە کە ئەوانش لە پەرلەمانی عێراق گفتوگۆی لەسەر بکەن. هەروەها ناڕەزایی خۆمان گەیاندۆتە یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق و یەکێتی پیشەسازانی عێراق بۆەوەی کە ئێمە وەکو ژووری بازرگانی پیشسازی هەولێر نیگەرانی لەو بڕیارە و لە کۆتاییدا هاوڵاتی بازرگان هەمویان لی زەرمەند دەبن و بە تایبەتیش ئەو بازرگانانەی کە بەرچاوڕوونیان نەبووە لەسەر ئەو پێناسەیە بۆیان ڕوون نەکراوەتەوە ئەو پێناسەیە واگران دەبێت
کاڵایەک کە لە وڵاتی سین بهێنی نزیکەی 2 مانگونی و بە 3 مانگ کاتی دەوێت ئێدە بواە کات بدرابا بە بازرگانانە بکە دوای 3 مانگ لە سەریان ئەو پێناسەیە جێبەجێ بکرابە بوونمونە ئەوەش نەکراوە و ئەوە بەڕاستی جێنیگەرانی هەمولایەکە و هەمولایەک لی زەرمەند دەبێت. بەڵێ بەڕێز گەیلان حاجی سعید سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی هەولێر ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵ ما بووی سوپاس بۆ ئێوە.